بەڵام بەداخەوە ئاسایشی دهۆک ڕێگریان لێکردین. نزدیکی 2 سالانه روزنامه‌گری‌ها کردیل بادینانت مترسیدارترین قوناغ را در باز بید. پشتی خوپیشاندان ماموستا و فرمانبر العاده سال 2018 و ایار سال 2020 پارتا دستالاتدار هست مترسیه کرد و چندین گوهرین پوستن کارگیری و امنین پاریزگاه دوکی ده انجام دان. نزدیکی 100 کساش روزنامه‌وان و چالاکوان و دنگن آزاد هاتنه دست سر کرن و تانها جی پتریاوان زیندان دانه. بەڵام دەسەڵاتدارانی ئەم شارە چەکدارەکانی بنەماڵەی ئەم شارە جارێکی دیکە ڕێگریان لە ڕۆژنامە نووسان کردەوە، جارێشت ناشرینکردنی ئەم هەرێمەیە ئاسایشی و چەکدارەکانی ئەم حکومەتە ڕۆژ دوای ڕۆژ پرۆسی دیموکراسی و ئازادی ڕادەربڕین ناشرینتر دەکەن. بەڵام دەمێ ئەویان پێ بڵێن ئێمە هەرچەندی ئەوان ڕێگریمان لێ بکەن، هەرچەندی ئەوان بربەستمان بۆ دروست بکەن، هەرچەندی ئەوان ئەشکەنجەمان بدەن، تەنانەت تیرۆریشمان کەن کە هاوپیشەکانمان لە ڕابردوو تیرۆر کراون، ئێمە سارد نابینەوە، نوچی قەڵامەکانمان تیشتر دەکەین بەرامبەر ئەم دەسەڵاتە. ماوەی 2 سالانه هەمی جۆرên xirvebûn û xwepîşandana li Duhokê hatine qedexekirin, eşbîlî wan xirvebûna ku daxwaziyên wan arasteyê hikûmeta Iraqê ne. El her cihekê xirvebûnek çêdbît, êkem car dezgehên ragihandinê têne dîrêxistin û rojnamevan têkder û sîxur têne pinavkirin. El dîvdaxwazî û gazindeyên rojnamevanên Badînan civata parêzgeha Duhokê çendîn car gel dezgehên emnî û îdariyên parêzgehê kom bûyne. Bê ku derencamekê berçav hebît. لەم دانیشتنی ئەمڕۆ هەوڵدا تێڕوانین و لێکتێگەیشتنی هەرچی هاوبەشە بێ بەتابەتی بۆ پرسی ئەو کێسانەی کە لە ماوەی ڕابردوودا لە دهۆک ئەنجام دراون بەتابەتی ئەوانەیە پەیوەندیان بەکاری ڕۆژنامەگەریەوە هەیە. ئێمە بەڕاشکاوی قسەمان کرد، بە شەفافی قسەمان کرد، هەوڵیشمان داوە لە داهاتوودا دانیشتنی بەردەوام هەبێ لەگەڵ ئاسایش، لەگەڵ پۆلیس، لەگەڵ دادگا. یاساکاری ڕۆژنامەوانی دەستپێکی وەختی دەرکەتیش پەرلەمانی کوردستانی زۆر یاڵەواز بوو جێبەجیکردنەوەی پشتی دیفچوونامە پشتی چەندین چاوپێکەفتنات گەل دادگەهاند گەل دەسەڵاتن ئەمنیت گەل دەسەڵاتن معنی مەشی حتا ڕێژەکە باش وێ قانونێ ناو دادگەها جێبەجێکێ ئەبرو کەسە ڕۆژنامەوانی ئەوە ئەو مافی خوب گەرت قانونن. بچوکترین نمونه سر آزادیا را در برین devera Badînan ew piştî 3 salên hukûmraniya Xûmalî sala 2022 da nan ser xelkî giran bûye. Desthilat jî rê nadet xuda nanpêjî û samonxane xirvebûnên nerazîbûnê encam den û heman dem ji darê li dezgehên ragihandinê digirît dengê wan gehîn te raya giştî. Amed Birîfkanî Kanalê Osmaniyê Peyam Duhok.